بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دەستکەوتەکان زۆر کەمترن لە نەهامەتیەکان ئەوەی لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستانی عێراق لە ماوەی سەدەی ڕابردوودا ڕووی داوە بەسەر هاونیشتیمانیانیدا زۆر و کەمتر لە حیساب دێن چ میلەتێک پێش ئەوەی بێتە دەوڵەت وەکو کورد نەهامەتی بەو شێوەی بەسەر هاتووە چ نیشتیمانێک ئەوەندەی ئێرە بەر نەشتەری داگیرکاری وا وێرانبوور کەوتووە چ گەلێک وەک هاوڵاتیانی کورد بەرزەبری دوژمنی دەرەکی و ناوخۆیش کەوتووە بۆچی بەقەدەر نەهامەتەکان دەستکەوتەکان نین لەسەر پرسە بەردەوام دەبین بە بەشداری هەریەک لە بەڕێزان بەڕێز عەتاقەرداغی ڕۆشنبیر بەڕێز مامۆستا ئەبوبەکر کاروانی نووسەر و هەروەها بەڕێز عەدالەت عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس سپاسانەکەین دەرفەت دەبەخشم بە بەرنامەکە سپاسانەکەین مامۆستا عەتاقی سەرەتا لە جنابتەوە دەست پێ بکەن ئەو مەینەتانی کە ئەو نەهامەتانی کە بەسەر گەلی کورد بە تایبەتی ئێمە باسی کوردستانی باشوورەکەین بەسەری داهاتووە زۆرن هەر لە کۆڕە و هەر لە کیمیاباران کیمیایی باران و ئەنفال ڕاگواستنی زۆرم لێ دەربەدەری تەواوی ئەو نەهامەتانی کە هاتووە تای سێیان ئێمە پرسیارە لای خەڵک لای هاوڵاتی لای تاچی کورد بۆچی لە ئاست ئەو قوربانیانەدا دەستکەوتەکان وجودیان نییە و نین بەڵێ سەرەتا سوپاسدانەکەم بێگومان ڕەنگە پرسیارەکە بەلای منەوە نەختێک جێگای سەر سوڕمان بێ بەڕاستی بۆ میلەتێکی وەکو ئێمە کە وەکو جەنابەت لە پێشەکە باست کرد کە مێژوەکەی مێژوویەکی پڕ لە ناسۆرە مێژوویەکی پڕ لە کارەسات و پڕ لە کوشتن و بڕین و وێرانکردن ئەوە مێژوویەکی زۆر نزیک نێ مێژوویەکی دوور و درێژە کە بەو شێوەیە هاتووە بەڵام ڕەنگە بۆ ئەوەی کە بڵێن بۆچی وەکۆی جنابەت لێ بۆچی دەستکەوتەکان بۆچی ئەوەی کە کورد بەدەستی هێناوە تا ئێستا لە ئاستی کارەساتەکانان نییە ڕەنگە ئەمە بمان خاتە بەردەم ئەوەی کە پرسیارێ بکەین باشە هۆکاری بنەڕەتی هەموو ئەم کارەساتە لە سەرەتاوە چییە؟ ئایا تەنها هەر کورد لە تووشی ئەم هەموو کارەسات و بەدبەختی و ماڵوێرانی بووە یان ئەمە شتێکە بەشێکی زۆری نەتەوەکانی کەشی گرتووەتەوە لە ڕاستیە ڕەنگە وەڵامدانەوەی پرسیارە هەروە بە ڕووکەشی شتێکی زۆر ئاسان نەبێت بەڵام لە ڕوویەکی کەشەوە من پێم وایە بەشێکی ئەو کارەسات و بەدبەختی کە بەسەر کورد هاتووە بە درێژایی مێژوو ڕەنگە مێژوەکە هەر مێژووی ئێستا نەبێت کە تەسەوریەوە بکەین لە سەدەی 20 تووشی ئەم کارەساتانە بۆ بەڵکو مێژوەکە کۆنترا مێژووی کارەساتەکانی کورد کۆنترا بە پلەی یەکەم ڕەنگە زۆر هۆکار لەما دەوری بینی بێ هۆکاری کۆمەڵایەتی ئابووری هۆکاری سیاسی هۆکاری کەلتوری هۆکاری بوونی دەسڵات لە دەوروبەری کوردستان و بۆشایی دەسڵات لە کوردستان هەموو ئەمانەش لە ئاستی یەکەما من ئەیجێڕمە بۆ ئەوەی کە پەیوەندی بە کەسێتی کوردەوە هەیە ئێمە پێویستمان بۆی بەڕاستیەکەی کوردبوونەوە و خوردبوونەوەی قین بەناو کەسێتی کوردیە کەسێتی کوردی لە مێژووە ئایا کەسێتیەک بووە کە بەردەوام لە حاڵەتی هەست بە دنیاکردن و کەسێتیی بەزی و کەسێتیەک بووە کە هەموو کەستوانیوێتی لێ بدات سەری پانکاتەوە سەری بشتێنێت ملکەچی بکات وێرانی بکات ئایا ئەمە هەر شتێکی ئەزەلیە و بە قسمت بۆ کورد نووسراوە و هەر دەبێ بەردەوام لەم حاڵەتا بێ یان بەڕاستیەکەی ئەمە پەیوەندی بە لاوازی کەسێتی ئەم نەتەوە هەیە ئەم پێکاتەوە هەیە کەوای کردووە لە هەر لایەکەوە هەر کەسێک بێت بتوانێت ئەم بە کەیفی خۆی بەکاربێنێت و چۆنی بێبی چەوسێنێتەوە چۆنی بووە سەرکوتی کاو لە ناوی بگات لە ڕاستیە هۆکار هەیە بۆ ئەمە زۆر کەس لەوە باسی هۆکارەکانی ویان کردووە ڕەنگە گەر باسی ئەو هۆکاری مێژوویانە بکەین کە لە سەرەتاوە وای کردووە کە کورد تووشی ئەم حاڵەتە بێ پێش مێژوویەکان مامۆستا پێش مێژوویەکان تۆ چەنە پلەدانی بەوەی کە هۆکاری کەسێتی تاشی کورد بووە بەشێکی بڵێ هۆکاری من بە پلە یەکەم دایانێن بۆ ئەوەی کە کەسێتی کوردی کەسێتێکی تێکشکا و کەسێتێک بووە کە نەیتوانێەوە لەسەر قاچی خۆی ڕابوەستێ بەڵام چی وای کردووە کە ئەم کەسێتی کوردیە بەم حاڵەتەیە بکە خۆی ئەمەیان پرسیارەکە ئەمەیە ئایا لە ڕووی بایۆلۆژیەوە لە ڕووی پێکاتەی جینەکانەوە شێ کەسێتی کوردی جیابێت لە کەسێتی هەرنەتەوە پێکاتەیەکی کە ئەمەیان ڕەنگە لە ڕووی زانستیەوە نەسەلمێنرێ بەڵام ئەوەی کەوای کردووە کە ئەم کەسێتێکی تێکشکاوە بێبوونی کۆمەڵێک کەلتور و دەسڵاتی بەهێز بۆ لە دەوروبەری کوردستان لە قۆناغەکانی ڕابردووی مێژووە هەر لە سەردەمی با بڵێن بابلیەکان و ئەکەدیەکان و سۆمەریەکان و ئاشوریەکان لەلایەک مەسەلەن گریک و ڕۆم لەلایەکی کە فارسەکان لەلایەکی کە و وەکۆی مامۆستا مەسعود محەممەدیش باسیەکە بە قوڵی و دروست نەبوونی هیچ بنەمایەکی ئیدارە و خۆبەڕێوەبردن و دەوڵەتداری حکومداری لە کوردستانە بەهۆی لەبەرڕۆشتنی ئابووری بەهۆی ئەوەی کە کوردستان تۆ بە تۆ سپۆرەکەی خۆ جوگرافیا تۆپۆگرافیایکی نالەبار کە من پێشتر لە یەکێک لە کتێبەکانم زۆر لەسەرەوە وەستاوم ئەو تۆپۆگرافیایی کە لە کوردستانە
هەیە وای کردووە کە کورد بەڕاستیەکەی بنەماکانی یەکێتی و یەکبوونی تێدا دروست نەبێ هەر لە قۆناغەکانی سەرتاوە بۆ نمونە لە دەوڵەتێکی وەکو ئەخمینیەکان وەکو ساسانیەکان وەکو میت پێشەوە بابلەکان هەموو ئەمانە لە فیدراسیۆنی خێڵ و قەبائیل دروست بوون کە یەکێتی بۆ دروستکردن لە کوردستانە تەنانەت خێڵێکی بچکۆلە یا خێڵێکی گەورەی وەکو جافێشکەوە بزانم کاک عەدالە ڕەنگەوە باشتر لە من بزانێ خۆی خێڵێکی گەورەی وەکو جاف کە لە 50 تیرە پێکهاتوە نەیتوانێت فیدراسیۆنێکی گەورەی هەبێ یەکێتیەک پێک بێنێ ئەم دابەشبوونە بەهۆی تۆپۆگرافیاوە ئەو دابەشبوونە بەهۆی پەیوەندەکانی خوێن و دەمارگیریەوە کۆی ئیبن خەلدون باسیەکە وای کردۆ بەڕاستیەکەی مرۆڤی کورد مرۆڤێک بێت تەنها خۆی بناسیەوە تەسەور کە هەر ئەتوانێت خۆی و ڕوبەرێکی لە ڕوبەرێکی بچووکە بژی و ئەمەش وای کردووە کە مادەم یەکێتی و یەکبوون لە نێو پێکاتەکانی ئەم میلەتە دروست نەبووە تاکە کەس ئیکتیفای زاتی کردووە لە شوێنێکە بژی و هەوڵی داوە خۆی لە دەوروبەرە بچووکەکەی خۆی بپارێزێ بەڵام کاتێککە هێزە گەورەکان دروستە بن لە دەوروبەری بەڕاستەکەی ناتوانێت خۆی بپارێزێ و مانەوەی کورد بم حاڵەتی قەناعەتهێنانە بەوەی کە تەنها پێویستی بۆیە خۆی بپارێزێەوە لە ڕوبەرێکی سنووردارە لە گوندێکە لە بینی دووچیا لە سەرکانی و ئاوێک خۆی بپارێزێ و بژی وای کردۆ بەڕاستیەکەی کە ئاسوەیەکی فراوانتری نەبێ بۆ ئەوەی کە لەگەڵ ئەوانی کە یەک بگرێەوە هێزێک پێک بێنی و هێزە وردۆ دەپەرە بسەنێ بگاتە ئاستی پێکاتەی خێڵێکی گەورە چەند خێڵێک یەک بگرن و پێکاتەیەکی ئەو تۆ پێک بێنێ کە جۆرێک بێت لە فیدراسیۆن واگەر ئەوە پێکات بەڕاستیەکەی ئەتوانێت لەبەر هێزی ئەملا و ئەولا خۆی بپارێزێ ئەم یەکێتیە دروست نەبووە لەبەر ئەوە هەر لە بنەڕەتەوە هێزی خۆپاراستن لە دەسەڵاتی ئەوانی کە و لە مەترسی ئەوانی کە لە کوردستانە لە قۆناغەکانی زووی مێژۆ دروست نەبووە بۆ قۆناغەکانی دواتریش کازانین کە ئیمپریالیزم ئەو جملەیەش بڵێم لە قۆناغەکانی دواتریش کە تموحی داگیرکردن دروست بووە لەلایەن مەسەلەن بەتایبەتی لە سەردەمی سەفەویەکان و عوسمانیەکان دواتر لە سەردەمی قاجەریەکان و دروستبوونی دەوڵەتە بەناو قەومیەکانی دەوروبەر لە عەرەب و تورک و فارس کورد بۆ شێوە لاوازی خۆی بەو نەبوونی یەکێتیە بەوەی کە نەبووە بە هێزێک کە یەکێتی و یەکبوونی ناوخۆی هەبێت کە یەکێتی و یەکبوونی ناوخۆیشی نەبوو ناتوانێت لە ڕووی دەرەوەدا بوەستێ بۆیە بەردەوام هەر کەسێک هاتووە لە هەر لایەکەوە توانێتی بەڕاستی دەسڵات کا بەسەریا بیچەوسێنێتەوە سەرکوتی کارەساتی بۆ دروست ئەگەڕێم وڵات مامۆستا بەکر پرسیاریش کرد لە بەڕێزت مامۆستا عەتاش ئاماژەی پێدا ئێمە کە باز لە سەدەی ڕابردووەکەین ئەوەی کە زیاتر لەسەر بابەتی کوردبوون کە ئەم میلەتە بە شێوەیەک لە شێوەکان نەهامەتیەکانی بەسەر هاتوو ئەگەر پێشتر بەڵێ درێژەی هەبوو بەس چۆتە قاڵبوو بڵین بابەتی دیکەوە ینی بۆچی لە سەدەکانی داهاتووە تا ئێسش هاتووە زیاترین یعنی چۆن لە مەرگە سات و نەهامەتەکان زیاتر گەشتۆتە ترۆپ لە چەندەی ڕابردووە مەڵێ بەنای خوای بەخشندەی میهرەبان ڕوونە کە ئێمە لە سەدەی ڕابردووە سەدەی ڕابردوواتە سەدەی بیستەم پێوترێ سەدەی ناسیۆنالیزم واتە نەتەواتی لە ڕۆژهەڵات و تا ڕادەیە سەدەی وەحشی گەرەتیش بوو لە سەراستی جیهانیانێ ئێمە هەر لە سەدەی بیستەمە نازیزم دەرکەوتووە فاشیزم دەرکەوتووە کۆمونیزم لە هەندێک فۆرمی زۆر خوێناوی خۆیان دەرکەوتووە بەعسیزم حکمی کردووە کەمالیزم حکمی کردووە و زۆر فۆرمی ترمانە بووە لە جیهانە کە بەڕاستی ئاستێکی بەرزی خوێناوی وەحشی گەریان بەرجەسە کردووە لە سەراستی دنیاە بەداخەوە ناوچەکە ئێمەش یەکێکی لەو ناوچانە بوو دوای ئەوەی کەوە ناسیۆنالیزمی بە شێوەیەکی زۆر سەقەت و شێواو بواتەوە ناوە ئێمە بووین بە قوربانی بەشێ لەو ناسیۆنالیزم و بەشێ لە پێنەگەیشتنی دەوڵەت و هەڵکەوتەمە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە کۆمەڵە کێشە و گرفتی هەیە ئەگەر لە ڕووی مێژوویەوە سیرکن تورکەکان ناسیۆنالیزمیان زیاتر لە ئەڵمانەکانە وەرگرتووە عەرەبەکانیش لەویانە وەرگرتو تەنانەت فارسەکانیش بە جۆرە لە جۆرەکان کاریگەر بوون بەوان ئەگەرچی تۆزە کەمتر ناسیۆنالیزمی ئەڵمانی جەختەکاتەوە سەر نەژاد و سەر زمان و ڕەگەزووەم بابەتانە نەک سەر نیشتیمانی هاوبەش و چەمکی هاوڵاتیەتی و ئەمان لە کاتێکە تۆ گەر دەوڵەت نەبوو و ناسیۆنالیزمێکی باڵادەستی لەو شێوەیە لە دەوروبەرت حاکم بوو و لە هەمان کاتە ویستت مقاومەت بکەی واتە جەخت کەیتەوە لە شوناس و لە ناسنامەی جیاوازی نەتەوەی خۆت و داوای مافی نەتەوەی خۆت بکەی و پێ دوابێ خاکت هەیە و تۆ نەتەوەیەکی گەورەی ڕۆژهەڵاتی ئەبێت تۆش خاوەنی ناسنامە و قەواری خۆت بی لەو پێناوەیە و پرۆسەیەکی بە مۆدێرنەکردنی گەورەش لە ناوچەکەیە هەبێ بۆ نمونە تورکە کەمالیستەکان ئەنویست دەوڵەتی تورکیا نوێکەنەوە نەتەوە سازی بکەن نیشتیمان سازی بکەن تورکیا بکەن بە نوسخەیەکی لەبەر گیراوەی وڵاتانی خۆراوە بەعز لە عێراقا ئەیویست عێراق بکە بە وڵاتێکی مۆدێرنە شاکاتی خۆی دوای ئەو کۆماری ئیسلامیێران ئێران والێ بکە لەو پێناوەیە کاتێ مۆدێرنیتە واتە
یعنی تازەکردنەوەی کۆمەڵگایانە لە دیموکراسی و مافەکانی مرۆڤ و کرانەوە و ناسیۆنالیزمێکی ئینسانی و ئەوانە دابڕێ و ئێمەش جەختەکەینەوە لەسەر مافەکانی خۆمان و شۆڕش ئەەکەین لەو کاتەیە ئەم بەریەکەوتە دروستە بێ و ئەنفال دروستە بێ کیمیاباران دروستە بێ لەبەرەوەی هێزێکەیە داوای جیاوازیەکە جەخت لەسەر جیاوازی خۆی کاتەوە هێزێکی باڵا دەستی نامافخواز و نادیموکرات و وحشی گەریشەیە کە هەموو جیاواز بوونێک کە تۆ داوایەکەی ئەو بە سوکایەتی بە خۆی زانێ و بە هەڕەشە و بە بەکرێک ژیراویە زانێ لەسەر وڵات و خاکەکەی خۆی و لەسەر ئەزمونونەکەی خۆی لێرەیە بەداخەوام کارەساتە گەورانە ڕۆدان کە ڕۆدە ئەمە لە کاتێکە کە جیهانیش کۆمەڵگەی نێودوڵەتیش لەو چوارچێوەیە یاسای گشتی نێودوڵەتی دانی بە ئێمەیانەنە ئێمە دوای ئەوەی عێراق لەژێر دەسەڵاتی بەریتانیەکان هاتە دەرەوە ئەگەرچی بەڕواڵەتێش بێ ئێرانی نوێ پێکات سووریای نوێ پێکات تورکای نوێ پێکات لە ڕوانگەی کۆمەڵگای نێودوڵەتیەوە کورت نەتەوە نەما لەبەرەوەی هەتا کە باسی مافی چارەی خۆنووسین کراوە بۆ گەلان کراوە گەلانی ژەکسیان کراوە بەو دانیشتوانی لە چوارچەوەی کۆلۆنیانەکان ئاژین لە کاتی خۆیان مستەعمەرەکانە بۆیە ئێمە گەل نەماین لە چوارچەوەی کۆمەڵگای نێودوڵەتیشە هیچ بەرگریەکمان نەما بەرگریمان لە خۆمان ناکەین نەک لە چوارچەوەی ڕژێمەکانە لە ڕوانگەی کۆمەڵگای نێودوڵەتیشەوە ئێمە خەڵکی تێکدەر بوون و مافی بەرگریکردنمان لە خۆمان نەبووە و هیچ یاسایەک نەبووە لەو سەرزەویە بمان پارێزێ ئەم دۆخە وای کرد ئێمە ببین بەیەکە لە قوربانی گەورەکانی درێژەی ماوەگەرمە دابشکین بە چەند قۆناغەکە بێگومان قۆناغی دوای پەڕینەوە دوویەک بەدواوە تا ئێستا ئەو ئەزمونەی کە دروست بووە لە هەرێمی کوردستانی عێراقا ئەو مەترسیانەی کە بەڕێزت باسێکی کە لە پێش ئەو قۆناغا هەبوو تا ئێستاش بە شێوەی لە شێوەکان بوونی ماوە بەڕێیتەوە ئەتوانم بڵێم دوای ئەو قەیرانی کە بزوتنەوەی نەتەواتی تورک و عەرەب و فارس تووشی بوو و دوای ئەوەی کە جیهانگیری هەندێک ڕنگدانەوەی هەبوو بەسەر چەمکی سەروەری و یعنی دەوڵەتی نەتەوەی و ئەوانە کۆمەڵە شت هاتەکایەوە لەوانە دەستێوەردانی مرۆڤ دۆستانە تا ڕادەیەک لە سنووری شابێکرانەوەی سنوورەکان پەرسەندنی پەیوەندی نێودوڵەتیەکان کە تاوانەکان لە بەرچاوی یعنی جیهانە ڕوەدەن ئەمە وای کردووە کە کورد بە بڕای من مەترسی جارانی لەسەر نەمێنێ من لەگەڵ ئەوەیان نیم کە من وتارێکم نووسی لەم ماوەیە لە ڕۆژنامەی ئەوێنە بڵاوم کردەوە بە ناوی ڕاپەڕین خوێندنەوەیەکی جیاواز لە سەردەمی نائومێدیدا سەبارەت بە کوردستانی باشووری خۆمان سەرەڕای هەموو ئەو دۆخەی کە خۆمان نەیزانین ئەو گەندەڵیە نالێپرسراوانی کە لە وڵاتی ئێمە هەیە ئەو دەوڵەمەندبوونە ناڕەوایە ئەو دابەش بوونە ئەو خراپ بەکارهێنانی دەسەڵاتە من پێم وایە لە باشووری کوردستانی ئێمە کۆمەڵی قۆناغمان بڕیوە کە جۆرە لە دابڕانمان لەگەڵ ئەو ڕابردووە دروست کردووە بۆ نمونە ئێمە لە پێش ڕاپەڕینە کورد 4000 گوندی ڕووخا بوو دەوری 15 شارۆچکەی گەورەی ڕووخا بوو سلەیمانی لەسەر لیستی ڕووخاندنا بوو کورد وەک فیزیک وەک نەتەوە هەڕەشەی نەمانی لەسەر بوو یعنی تۆ بەرگریتە کرد بۆی بمێنیتەوە وەک نەتەوە بمێنیتەوە بەس ئێستا داوای چیەکەین ئێستا پێمان وایە سیستمێکی دادپەروەرمان نییە سەروەری یاسامان نییە دادپەروەریمان لە دابشکردنی سەرۆت و سامانان نییە حکومە دەسەڵاتەکانمە بە موئەسەسی نەکراوە سیر کە سەقفی داخوازیەکان زۆر چوونە پێشەوە لە ناو دڵی ئەو ناومێدیانەی هەیە ومێدێکی گەورە و بەرەپێشوونی گەورە هەیە ئێمە ئەگەر دەوڵەتمان هەبێ و من پێم باشە لە قۆناغی ڕابردووە یەکە لە ئەولەویەتەکانمان دەوڵەت بێ ئەتوانین لە ڕاستیە ئەمەی هەیە بە شێوەیەکی باشتر بیناکەینەوە لە کوردستانی باکوورە سەرەڕای هەموو ناخۆشیەکان کورد هەڕەشەی نەمانی لەسەر لاچووە لە سووریا لەسەری لاچووە لە کۆماری ئێرانیش لەسەری لاچووە کورد ئێستا لە قۆناغێکی ترایە هەڕەشەی نەمانی لەسەر لاچووە من چاوەڕێی ئەنفال و کیمیاباران و بۆ قەوارەیە ناکەمەوە بەڵکو کورد لە قۆناغێکایە کە وردە وردە هەوڵی خۆبیناکردنەوە بە و فۆرمی لە چارەسەرکردن بۆ کێشەی کورد دۆزرێتەوە لە پارچەکانی تری کوردستانە لەم پارچەش زمینە سازکرێ بۆ لە دایکبوونی یەکەم قەوارەی سەربەخۆی نەتەوەی خۆش بێ گەڕێمە وڵات بەڕێز کاگە عەدالەت یعنی ئەزمونێک لە کۆتایی پرسیارەکەی بەڕێز کاگ بەکرێ دەست بکەین 26 ساڵ ئەزمونێکی حکومڕانی لەم هەرێمی کوردستانەیە کە ئێستا کە تووشی شەڕێک بوو لە 2014 شەڕی داعش کە و بە شەڕێکی نێودەوڵەتی لەسەر ئەرزی بەشەی لە ئەرزی هەرێمی کوردستان و عێراق دروست بوو ئێستا لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و تەنانەت لەسەر زاری بەشێکی زۆر لە بەرپرسە سیاسیەکان کە باڵادەستن لە هەرێمی کوردستان باز لەوە کرێت کە مادەکانی مادی سەوت لە ناوچانی کە بە شێوەیەکی واقعی گەڕاوەندە سەر هەرێمی کوردستان و پێشمەرگەی تێدایە تا ئێستاش ئەوە ناکرێت بڵێ بە تەواوەتی گەڕاوەندە سەر هەرێمی کوردستان وەکو سلێمانی هەولێر چۆن ئیدارە ئەکرێن ئەوانش بە هەمان شێوە ئیدارە بکرێن
ئەمە جۆرێک لە ناومێدی نادا لە کاتێکا کە هەموو دەوڵەتان هاتوون شەڕ لەسەر خاکەکەی خاکی هەرێمی کوردستانەکەن بەڵام دوجار ئێشتا هەر مەترسی لەسەر شەڕەکە نەمێنێت ئەوان بگەڕێنەوە سوپاکانە بگەڕێتەوە دوجار بەو شێوێ نەبێت لە تمۆحی هاوڵاتی و حکومڕانی بێ لە هەرێمی کوردستانە. بەڵێ سەرەتا سەبارەت بەوەی کە بۆچی ئێمە وەکو میلەتێک لەم ناوچەی کە پێی وتری ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دووچاری ئەم قەدەرە مێژوویەت با بڵین پڕ لە کارەساتین بەڵام لە بەرامبەرە بەشی ئەو دەستکەوتانەمان نەچینیوەتەوە کە ئەشێت بڕێک قەرەبووکردنەوە بێ بۆ مێژووی کە تایە ژیاین بە بڕای من چەمچی ئازادی بیان بەهای ئازادی بەهایەکی ئەزەلیە یعنی لە سەرەتایی مرۆڤایەتیەوە وەکو بەهایەک ماوەتەوە بە ئەگەرچی بەناو مێژوویەکی دوور و درێژ لە پەرەسەندنی فکری و پەرەسەندنی سیاسی و ئابوووریەتە پڕیەوە بەڵام مرۆڤ بوونیێکی ئەزەلی و هوشیاربوون بە مرۆڤ دیاردەیەکی تازە یعنی ئەوەی کە زۆربەی زۆری ئەدەبیاتی فکری و فەلسەفیە باسەکرێ مرۆڤ 200 ساڵە ژیاوە یعنی تۆ تەماشا بکات تۆ ئەگەر بۆ ئەوەی بزانی کورد بۆ وایە لە ناو تاریخە ئەبێ بیر لەوە بکەیتەوە هوشیاربوون بەوەی کە تۆ وەکو مرۆڤە ژیت تەمەنی 200 ساڵە و هەنێ جار دیدێکی ڕخنەی هەیە سەبارەت بەوەی کە لە ڕاستیە حاڵەتەکە سروشتێ بەڕێ ئێمە ئێستا شی ئەەکەینەوە بابەتە بۆ وایە ینی تەماشا بکە تەنانەت تاوانی گەورە لە سەدەی 20 تا ڕووەدا بەشێک لەو تاوانانە زۆر درەنگتر وەکو تاوانی دژ بە مرۆڤایەت یان کۆمەڵکوژی ئەوەی پێوترێت جینۆسایت ئەناسرێتە بۆ لەبەرەوەی ئێمە لە دنیاە کاژین کە لانی کەم ئەگەر دوور نەڕۆی مێژووی نوێ مێژووی دوو جەنگی جیهانی گەورەیە کە هەر شتێکی تیا باز بکەی ناتوانانی باسی مافی ئینسان بکەیت ئەمە یەک دوو چ جای چارەنووسی میلەتانی بندستی لە بابەت ئێمە ینی ئێمە میلەتێکین بۆ نمونە تەنانەت لە تازەترین دەستکەوتەکانی کۆمەڵگەی بەشەریە کە بە بڕوای من سەبارەت بە جۆرێک لە قەرەبووکردنەوەی ئەو زیانە گەورانەی کە بەر نمونەی کۆمەلگاکانی لە بابەت ئێماکە ئێمە لە وشیان نەبێ بەشین تەماشا بکە لە 2002 کە کاتێک دادگای تاوانی نێودەوڵەتی دامەزرێ بۆ دەست ڕاوەدونان و گرتن و دادگاییکردنی تاوانبارانی جەنگ بەشێکی زۆری وڵاتان ئیمزایەکەن بەڵام بەشێک لە وڵاتانەی کە ئیمزای ناکەن یان کە ئیمزاشێکەن مسادقەی ناکەن یەشێک لە وڵاتانە وڵاتێکی وەکو عێراقا ئێمەش وەکو کورد بەشێک بووینە لەم وڵاتەیە لە عێراق کە مسادقەی ئەو با بڵێ میساقی ڕۆماناکە واتە ئامادە نیە ببێتە ئەندام لە ئەو سیستەمەی کە بەشەریەت لە سەدەی 21 پێگە کە ئەویش سیستەمی دادپەروەریی نێودەوڵەتیە عێراق طبعاً کاتە حکومەتی عێراقی ڕژێمی پێشوما بوو کە نابی بە ئەندام لەو دادگایە کەواتە هیچ بوارێک بۆ تەدویلکردنی قوربانی بوونی تۆ لە ناو تاریخی بەشەریە نییە عێراق کە ئینزای ناکە معنای وایە ناوێت ئەو کارەساتانی کە بەسەر ئەو میلەتانی لە ناو ئەم پێکاتە مجتەمەعی کە پێوتێ مجتەمەعی عێراقی کە ڕووی داوای ناوێت تەدویر بێت کە تەدویر نەبێت تۆ دەستکەوتت نابێ وەکو تاکەی چاوەڕێی عێراق بکرێت ینی ئەوەتە جیهان شەڕ بۆ تۆکەن شەڕ بۆ کوردەکەن لەو بابەتانەی کە ئێستا دێنەوە سەر ئەو مشتومڕێی کە ئێستا هەیە لە ناو ماڵی کوردە ئەویشەوەی ئایا ئێمە لەبەر ئەوەی خاوەن قوارەیەکی سیاسی دیاریکراونین هەمیشە ئەمە چارە نووسمانە بەڵێ گەیشتمە تا و باوەڕێی بەش بە حاڵی خۆم کە ئێمە پێویستیمان بۆ هەیە قوارەیەکی تایبەت بە خۆمانمان هەبێ بۆ ئەوەی هەندێک یاسای نێودەوڵەتی هەیە بمانگرێتەوە یعنی تەنانەت لە دوای 2002شەوە لە دوای 2023شەوە کە نیزامی بەعسیشە ڕوخێ جارێکی تر حکومەتی تازەی عێراقیش دیسانە ئەویش ئامادە نیە ببێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی بۆ لەبەرەوەی دیسانەوە لە دوای پرۆسی ئازادیشەوە دنیایەک تاوان کراوە هەر تاوانێکیش کە بکرێت بێگومان ئێمە ئەگەر کرد کەس میساقی ڕۆمای خوێن بێتەوە نیزامی بنەڕەتی ڕۆما هیچ ئەو دادگای تاوانی نێودەوڵەتی ئەو دادگایە بۆی هەیە بێت لێپێچینەوە لە هەر سیاسیەک لە هەر بەرپرسێکی دەوڵەتی بکە کە تاوانێک لە تاوانەکان بە پێی پێناسەی ئەو پێناسایی کە لە نەتەوەی گرتوەکانە بۆ جینۆسایت کراوە لەسەر ئەو بنەمایە بێت لێپێچینەوەی لێ بکەوە دادگایی بکات وەکو ئەوەی کە بەرامبەر بە سەرۆکی سوودان کراوە عومەر بەشیر و بەرامبەر بە زۆر بۆیە حکومەتی تازەی عێراقیش ئێمە لە عێراقی تازەشە دیسانەوە شانسی ئەوەمان نییە کە
نهامەتیەکانمان کارەسەتەکانمان تەدویر ببێ بۆ ئەوی لە ڕێگەی ئەوەشەوە ئەگەر هەندێک دەستکەوتی سیاسیکە وەکو کورد بەدەستی بهێنین لەوەشا بێ بەژبوونی ئەمە کێشەیەکی گەورەیە ینی لەم ساڵانەی ڕابردووە مؤتەمەرێک کرا لە پێمەوە بێت لە هەولێر کۆمەڵی خەڵکی قانونی شارەزا لە بواری یاسانی و دەوڵەتەکان دانیشتن لەم خاڵە جەوهریە تێگەیشتن ئەویش ئەوەیە هەنێک یاسای نێودەوڵەتی هەیە هەنێک ڕێکەوتنامەی نێودەوڵەتی هەیە تۆ وەکو نەتەوەیە کە بێ قەوارەی نادگرێتەوە ئەوە دەوڵەتی ڕسمی وڵاتە دەستنیشانیەکە کە چارەنووسی تۆ لە چوارچێ ئەو وڵاتەیە بە هەموو نەهامەتی و کارەسات و مینەتەکان زۆر باشە بەڵام بۆ قۆناغی ئێستا دیسانەوە ئەمە ئەوە لە ئاستی گلۆباڵەوتمە لە ئاسی لۆکاڵە شتێک هەیە لە عێراقا خۆشمان مساهم بووینەتیایە لە داڕشتنیە کە دەستوری عێراقیە کێشەکەوەیە لە دەستوری عێراقیە دیسانە ئەو ناوچانەی کە پیان ناوتری ناوچەی جێناکۆچی بە تعریفە قانونیەکەی ئەم دەستورە ڕێگە بەوە نادا کە تۆ شتێک هەیە بیسەپێری بە ناوی دیفاکتۆ واتە ئەمری واقعی تازەی قۆناغی سەرهەڵدانی داعش دەستور حساب بۆ کراوە لە عێراق قسەکە لەسەر ئەوەیە کاتێک کە دەستور لە چەند ساڵی ڕابردووە سەبارەت بە چارەنووسی ئەم ناوچانەی کە پێوتە جێناکۆچی کە ئیستحقاقە قانونیەکانی مەرحەلیەکانی جێبەجێ ناکرێت ئەو کاتە هەر لایە بیر لەوە کاتەوە بە منطقی هێز لۆژیکی هێز دیفاکتۆیەک بسەپێنێ ئێمە ئێستا لەگەڵ دیاردەی سەرهەڵدانی دیاردەی داعشە و جێڕانەوەی بەشێکی زۆر لە خاکی کوردستان توانیمانە دیفاکتۆیەک بسەپێنین کە بوونی کوردە لەو ناوچانەی کە پێوترێ ناوچەی جێی ناکۆچی و ئاراستەیەک شەیە کە ئێمە بە هیچ شێوەیەک نەکشینەوە طبعا دەعمێکی میلیش هەیە بۆ ئەم بابەتە بەڵام قسەکە لەسەرەوەیە ئەو سەری ئەم ئاراستایان جۆرێک لە پشگیریکردن لەم ئاراستەیە چییە بێگومان بەریەکەوتنەکەواتە ئێمە سەبارەت بەوەی ئایا سەرڕای ئەوەی قوربانیمانداوە بۆ جێڕانەوەی ئەو ناوچانە ئایا دەستکەوتەکانمان چیە بە بڕای من هەموو ئەو دەستکەوتانی کە هەمانە ئەچێتەوە بەردەم جارێکی تر تەحەدیاتێکی تری سەربازی و عسکەری کە ڕوبەڕوومانەکاتەوە لەگەڵ هەم دەوڵەتی تازای عێراقا و هەم ئەو میلیشیاتانی کە دروست کراون بەڕێز ئەگەرم وڵات مەساعتا باز لە دەوڵەت بکەین بەڕێزان باسان لەوە کرد کە بوونی کیانێک بۆی کە دوجار دەستکەوتەکانی چۆنە لە قاڵب درێت لەو دەوڵەتا کۆبێتەوە کە نامەتێکی زۆر بەسەر و گەلە هاتۆ قابل و شایستەی ئەوەیە کە کیانێکی سەربەخۆی محتەرەفی نێودەوڵەتی و ئیقلیمی و ژیانی هەبێت عفوکاتی ئەوەیە ینی کاری بۆ بکرێت و ئێستا لە چ قۆناغێکا بڕایتەوە ئەو دەوڵەت دروستکردن ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستان لای هاوڵاتی و لای لایانی سیاسیش خەریکە ئەبێتە بەشێک لە مزایەتات و بابەتی دروشم و شعارات و لە هەندێک کاتی دیاریکراوە باز لێ ئەکرێت و کاتەکانی تر زۆر پێچەوانەی ئەو بابەتە ئاڕاستە ئەکرێت بەڵێ بێگومان ئەگەر لە ڕۆسروشتەکەی سێرکەین مادەم کورد پێمان وایە پێکاتەیەکەوە پێکاتەیەکی 40-50 میلیۆنی ئەمە لە ڕۆسروشتەکەی مافی ڕەوای خۆیەتی کە دەوڵەتی خۆی هەبێت لەسەر جوگرافیای خۆی کە دەوڵەتی نەبوو هۆکارەکان زانین هەتاکو ئێستا کە کورد نەبووە بە دەوڵەت دەوری داگیرکەران دەوری خراپی ناوخۆی کوردستان پێنەگەشتنی ناسیۆنالیزم بەو شێوەیە کە وەکو لە ڕۆژاوا توانێتی بگاتە قۆناغی دروستکردنی دەوڵەت هەروەها لە کاتێکی شاکە بە تایبەتی لە سەروبەندی جەنگی جیهانی یەکەمە کە دەوڵەتانی ڕۆژاوا بە تایبەتی بەریتانیا و فەڕەنساوانە گەشتن ناوچەکە بۆ نمونە بەریتانیا کە عەرەبەکان بەشێکی زۆری ئەو کاتە بارودۆخیان لە ئەو کاتی کورد باشتر نەبوو کۆمەڵێ دەوڵەتی بۆ دروستکردن چوارچەوەی دەوڵەتی بۆ دروستکردن ئەو دەوڵەتانش لە ڕاستی ئامادەم سەدەکە سەدەی دروستکردنی دەوڵەتی نەتەوەی بوو ببێ ئەوەی ناسیۆنالیزمش پێگەشت بێ بۆ نمونە دەوڵەتەکانی خلیج دەوڵەتی تازای عێراق دەوڵەتی تازای سووریا دەوڵەتی لوبنان هەموو دەوڵەتانی لە ناوچەکە کە دروستیان کرد چوارچێوەیەکیان بۆ دروستکردن کە دەوڵەتی نەتەوەی عەرەبە ئەگەرچی بەڕاستیەکەی دەوڵەتی پارچە بووی نەتەوەی عەرەبە ئەوەی کە خۆیان پیانەوە دەوڵەتی قوتری و ئەوەشمانەوەیە کە ناسیۆنالیزمێکی ئیفلیج یانەتەواو لە نیشتیمانی عەرەبیشا هەیە دەکرا ئەو کاتەیە ئەگەر بەڕاستیەکەی سیاسەتی نێودەوڵەتی و بە تایبەتی بەریتانیەکان و فەڕەنسیەکان و دەوڵەتانی کەی بڕیار بەدەست ئەگەر غەدار نەبوون یا بەرامبەر بە کورد و ئەگەر کەمێ بنەمای ئەخلاقی شمولی هەبای هەموو نەتەوەکانی وەکو یەک بگرتایەوە من پێم وایە هیچ کام لە میرەکانی ئەو کاتەی عەرەب لە شێ مەحموود پەرسەندووتر نەبوون و لە شێ مەحموودی حەفیدیش لێ هاتووتر نەبوون بۆ ئەوەی کە دەوڵەتێک بۆ ئەمیش دروست بکەن بەرحاڵ جوودبوونی بەرژەوەندیەکانی دەوڵەتانی ڕۆژئاوا لەگەڵ عەرەبەکان و لەگەڵ تورک و لەگەڵ ئەوانیکە لەو قۆناغە ئەوەی بۆ کورد فراهەم نەکردو تەنانەت لە جەنگی جیهانی دووەما کە بۆ شایەک دروستە بێ بە یارمەتی ڕووسەکان کۆماری مەهابات یا با بڵێن کۆماری کوردستان لە مەهابات دروستە بێ کاتێک کە بەرژەوەندی ڕووسەکان و ئێران لەسەر مەسەلەی نەوت و ئەوانە کۆکە بێتەوە پشتگیری دەوڵەتەکەی قازی محەممەد ناکەن ئەویش هەڕۆخەیە لەو ڕۆسیاسیەوە ئێمە دەوڵەتمان بۆ دروست نەبوو لە ڕووی پەرەسەندنی کۆمەڵایەتیەوە لە قۆناغەکانی ڕابردوو
کەوەکەوەی لە کۆمەڵناسی هاتووە لە قۆناغێک کە کۆمەلگا ئاگاتە ئاسی دروستکردنی دەوڵەت ئەوەشمان بۆ دروست نەبووە تەنان لەو ڕووە میسالی کە فەیلسوفێکی وەکو هیگڵ باسێکا کاتێک کە ڕۆح تەسامیەکەوە بڵند دەبێت لە قۆناغێک بۆەوەی گزارش لە خۆی بکە ڕۆحی ڕەها دەکاتە ئاستی پێکهێنانی دەوڵەت وە ڕۆحی گشتی کۆمەلگا لە دەوڵەت ئاتوانێ تعبیر لە خۆی بکە لەو ڕۆژەوە ئێمە ئەومان بۆ دروست نەبووە دێنەوە سەر و قۆناغی کە ئێمە ئێستەی تێداین و پرسیارەکەشم هەیە ئایا کۆمەلگای کوردی گەشتوتە ئەو ئاستەی کە دەوڵەت بەرهەم بهێنێت دەوڵەت پێک بهێنێ لە ڕووی پەرەسەندنی کۆمەڵایەتیەوە یا لە ڕووی بڵندبوونی ڕۆحەوە ویان لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتی من پێم وایە بۆ ئەم قۆناغی ئێستا بارودۆخێک هاتۆتە ئاراوە ئەگەر بکەری کوردی کە مەبەستم لە بکەری کوردی بەڕاستی بکەری بڕیاردەری کوردی نە کۆمەلگای کوردی کۆمەلگای کوردی هیچ کەم و کورتێکی نییە لەوەی کە ئامادەباشی تایە بۆ ئەوەی کە دەوڵەت دروست بێ بۆچی کۆمەلگای باسێری باشووری کوردستان کردین کۆمەلگایەک ئامادەیە تەحملی هەموو نەهامەتەکان بکات تەحملی برسێتی بکات تەحملی ئەوم کارە سادە بکات تەحملی شەڕی ناوخۆ بکات بە هەموو ئەوەشەوە بتوانێت ژیانی خۆی بەڕێ ببات وە بێوێ ژیانێک دروستکە بەڕاستیەکەی کە نمونەی ژیان بێت لە ناوچەکەدا من پێم وایە کۆمەلگا مؤهلاتی ئەوەی هەیە و بنەماکانی ئەوەی هەیە کە دەوڵەتی هەبێ ئەمێنێتەوە ئەوەی کە لەسەرەوە بەڕاستیەکەی ئێمە ئێستا ئەوەی کە لە کوردستان کێشەیە کێشەی ئەحزابی سیاسی و نخبەی سیاسی کوردیە کە هەتاکو ئێستا وەکو شێوەی پێویست لەو ئاستەدا نەبوون و نین کە بتوانن دەوڵەت دروستکەن ئەمەش ئەوە ناگەینە بەڕاستیەکەی کە ئەمە ئەم بارودۆخە هەر بەم شێوەیە مێنێتەوە نخبەی سیاسی کوردی بەداخەوە نخبەیەکە هەتاکو ئێستەوە حیزبی سیاسی کوردی من چەند جارێک نووسیمە ڕەنگە برادرانی کەژێریەکە خەڵکی زۆر لەو بارە قسەی کردووە لەبەرەوەی حیزبی کوردی لە کوردستانە بە گشتی خاوەنی پرۆژەی دەوڵەت نەبووە ئیشی نەکردووە بۆ دروستکردن دەوڵەت با نمونێکی سادە بینەوە لە کاتی ڕاپەڕی ناکە بۆ یەکەم جار خەڵکی کوردستان و بە یارمەتیەوەی هێزە سیاسی و چەکداری کە لە کوردستانە هەبووتوانیان بەشێکی زۆری باشووری کوردستان ڕزگارکەن بە کەرکووکیشەوە ئەگەرەوە هەر نەتەوەیەکی کە بواایەوە ئەگەر لە ئەو کاتی کوردستانە بزوتنەوەی نەتەوایەتی کوردی لە باشووری کوردستان خاوەنی پرۆژەی دەوڵەت وایە بێسێ و دوو دەوڵەتی خۆی ڕاگەیان بەڵام لەبەر ئەوەی خاوەنی پرۆژەی دەوڵەت نەبووە لە ئەسڵا لە خەمی ئەوەی کە لەگەڵ عێراقێکی دیموکرات لەگەڵ تورکیایەکی دیموکرات مافی ڕۆشنبیریم هەبێ لەگەڵ ئێرانێکی دیموکرات بژین بەڕاستیەکەی بەزان بارودۆخیان خوێندۆتەوە کە نەتوان ئەو لەو بڕایان نەخێر بارودۆخیان نەخوێندێتەوە بە پێچەوانەوە بەشێکی زۆری سیاسەکانی کورد هەتاکو ئەو کاتەش و ئێستاشی لەگەڵا بێ من پێم وایە لە ئاسی هوشیاریەوە ڕێزی زۆرم هەیە لەو ئاسن کە بتوان بارودۆخی نێودەوڵەتی و بارودۆخی ناوخۆی کوردستانیش بەباشی بخوێننەوە نەتوانیویانە لەوەش تێبگەن اینجا بێنێتە سەر بارێکی کە ئەو ململانی ناوخۆیی کە من وەکەوەی ئیبن خەلدونێ لە بەداخەوە قیادەی کوردی ئەحزابی کوردی بەو چەندکە ئیشیان کردووە ئەلئیمار نەیانتوانیوە ئەمە بکەن هەر یەکە لە سنوورێکی دیاریکراوی خۆی وەکو ئەوەی کە ڕاعی بێ ڕائیەت بن حیزبێک بێ حکمی سلێمانی بکە حیزبێک بێ حکمی هەولێر بکە حیزبێک بێ حکمی چوار گوندی باکوور بکە چوار گوندی ڕۆژهەڵات بکە بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە کە ئەگەر ئەمان یەکگرتوو بن ئەتوانن حکمی ڕوبەرێکی فراوانتر بکەن سیاسی کورد و حیزبی کوردی الئیمارە وەلەو عەلە الحیجارە بیری لەوە کردوێتەوە ئەو چەم کە خەلدونیە دەسەڵاتێکی سنووردارم هەبێ و خۆم حکمی بکەم نەک دەسەڵاتێکی فراوانترم هەبێ و لەگەڵ براکەم و هاونیشتیمانەکەم و هاوڕێگەزەکەم حکم ئەو ئەنانیەتە تا چەند زیانەدا بەڵێ بە دۆزەکە ئەو ئەنانێتە زیانێکی هێژگار گەورەی داوە بە دۆزەکە ڕاستە ئەو ئەنانێتە بەرژەوەندی تەستی دەرەنجامەکانی دەرکەوتون ئەو دەرەنجامەکانی دەرکەوتون بەڵێ دەرەنجامی ئەو ئەنانێتە ئەوەیە کە لە کوردستانە وای کردووە هەتاکو ئێسش بۆ نمونە لە باشووری کوردستان کە من 26 ساڵەوە کوتۆش ئاماژەت پێکرد خۆمان فەرمانڕەوای ڕوبەرێکی فراوانی کوردستانی بەڵام تاکو ئێستا لە باشووری کوردستانە نەمانتوانیوە شتێک دروست بکەین کە سیفەتی نەک لەسەر ئاسی گشتی نەتەوەی هەموو کوردستان سیفەتی نەتەوەیی هەبێت لە باشووری کوردستانە باشکرا ئێستا دوو ئیدارەیی و پێنج حیزبی و دە حیزبی و هەر ڕوبەرێک و بوونی حیزب شتێکی سروشتیە بەڵام ئێمە بەڵام حیزب ئامرازە لە هەموو شوێنێکی دنیا ئامرازە لە پێناوی ئامانجێکی گەورە بەس بەڕاستی لە کوردستان ئەوەی کێشەیە حیزب لێرە بووە بە ئامانج و لەسەروی ئەوە کە حیزبیش ئامانجە دەتوانم بڵێم تاکە کەس و بنەماڵە ئامانجە ئێستا لە هەر کەسێک لە حیزبەکەی تۆ بپرسە حیزبەکەت بەرنامەی چیە هەربیری لە مامۆستا عەلی باپیر دەکاتەوە لە حیزبەکەی ئەوسای کاک ئەبوبەکر بپرسە هەربیری لە لای مامۆستا سەلاحەدینە هەموو یەکێتیە تاکو ئێستاش هەموو قەیاڵیان لە کەسێتی مام جەلالە ئەوە دەریشکە حیزب لێرە تەنها بریتیە لە تاکە کەسەوە تا کە مام جەلال بەداخەوە نەخۆشە حیزبەکەی فلیج بووە هەموو پارتی ڕەنگە بنەماڵەی بەرزان و کاک مەسعود و هەر ئەوەیە ئەمەش ئەوەیەکێنێ بەڕاستیەکەی لێرە ئەو هەستە هاوبەشە کە هەستی نەتەوایەتیە و یەکێکە لە بنەماکانی دروستبوونی ناسیۆنالیزم و یەکێکە لەو بنەمایانەی کە نەتەوە بەرەو دەوڵەت ئاراستەکە دروست نەبووە بەڵام لەگەڵ ئەمەشا بەڕاستیەکەی
سیغەیەکی کە هەیە کە دەتوانێت کورد لێەوە بێتە ناو مێژووەوە دەوڵەتی خۆی دروستکە ئەوەش ئەگەر بێت و چۆن لە مێژووا بۆ نمونە تاچێکی کاریزمی جاری وایە ئەتوانێت بڕیاری گرنگ بداوە کۆمەلگا لە قۆناغێەوە بگوازێتەوە بۆ قۆناغیکە من پێم وایە ئەوەش دەکرێت ئەوەی کە جەنابەت ناود ناموزایەدا ویان ئەوەکەن بە دەوڵەتەوە بریمان ئێستا بەشی زۆری حیزبەکان لە کوردستان باشکرا بێجگەلەوەی کە قیادەی پارتی و پارتی باشکرا باسی دەوڵەت دەکەن و یەکگرتوژەوەی کە بیستمانە باسی دەوڵەت دەکەن بەرنامە یەکێتی لەسەر دەوڵەت و لەسەر ئایندەی کوردستان لە دوای مام جەلالەوە کەس نازانێت چۆنە بەڕاستیەکەی بەداخەوە هەر یەکەی لە ئاشێک لەیەکە ئەوانی کەش هەر بۆ خۆی هەر یەکە بە شێوەیە قسەکە وەکو چۆن منی هاوڵاتی و هاوڵاتیانی کە یا ڕۆشنبیرەکانی کاری یەکە بە شێوەیە قسەکەین ئێستا ئەوەی کە لە کوردستانە کە ناوێنین مزایەدا ناوێنین ئەوەیە کە پارتی و کاک مەسعود باسی دەوڵەتەکە من بۆ خۆم تەمەنای ئەوە کەم کە بەڕاستی کاک مەسعود بتوانێت لە چرکە ساتێکی ئەوە بڕیاری ئەوە بدا کە دەوڵەتی کوردی ڕابگەێنێ سەربارەوەی کازانم بارودۆخی ناوخۆ ناهەموارە پەردبوون هەیە بەڵام من بخۆم لەو کەسانم پێم وایە دەکرێت دەوڵەت دروستبوونی دەوڵەت ئیعلانی دەوڵەت بە ئەوەی کە ڕسکی تایە مجازفەیە مەترسیە دەکرێت بێ بە هۆیەک بۆ ئەوەی کە چەترەکە دروست بێ سەرباری ئەو مجازفانە من پێم وایە لە ژێر چەترەکە ناوخۆڕێک دەخینەوە هەروەکو چۆن مۆدرنیستەکان و مۆدرنەتە پێی وایە بەڕاستیەکەی کە دەوڵەت ئەوە دروستەکە من بۆ خۆم گشتومەتە ئەو قەناعەتەی بەبێ بڕیاردانی دەوڵەت و بەبێ دروستکردنی دەوڵەت ناکرێت کێشەکانی یەکەم کوردستانی گەورە حەل بێ و دووەم تەنانەت کێشە ناوخۆیەکانی ناو باشووری کوردستان بەبێ دروستبوونی دەوڵەت حەل نابێت و ئەگەر دەوڵەت ڕانەگەێنین 10 ساڵی کە 50 ساڵی کەش ئێمە نەگەێنین پێم وایە ئەم حیزبانە هەر لەم چەلەحانەی ئێستادان و ئەم ئەو ئیتیهامەکە 6 مانگ 8 مانگی نەماوە بۆ ئەوەی کە ئەم دەورەی پەرلەمان دروست بێ تازە بە تازە بەرنامە و مەشروع و نازانم چی پێشکەشەکەن بۆ ئەوەی کە پەرلەمانە مردارە بووەکە و حکوومەتە مردارە بووەکە زین بکەنەوە لە جاتیەوەی بیر لەوە بکەنەوە تەجاوازی هەموو ئەوانە بکەن قۆناغێک هاتووە داعش ڕەنگە مانگێ 2 مانگ 3 مانگی کە ڕەنگە لە عێراق کۆتایی بێت ئەو کاتە دوایەوە چێکەین وەکو برادرانیش باسی ئەویان کرد کە ڕەنگە ئێمە بە بۆنەی ئەوەی کە ئێمە لە چوارچێوەی دەوڵەتی داگیرکەران هەتا ئێسەوە یاسای ناو دەوڵەتەکان وەکو ئەوی نامانگرێتەوە ڕەنگە ئێمە بە ناچاری بکەینەوە ژێر دەسڵاتی ئەو دەستور و یاسایی کە لە عێراقەیە بۆیە من پێم وایە ئێستا فرسەتێکی زێڕینەوە و کاتی ئەوەیە بەڕاستیەکەی دەوڵەت ڕابگەێنرێ من پێم وایە لە ژێر چەتری دەوڵەتەکە کێشە ناوخۆیەکان چارەسەرە بێ و ئەگەر دەوڵەت ڕاگەێنرا بەڕاستیەکەی هەر حیزب و ڕێکخراوێک هەر کۆمەڵ و گروپ و دەستەیەک لەگەڵ سەربەخۆی دەوڵەتی کوردستانە نەبێت من پێم وایە کۆمەلگا فڕیان داتە دەرەوە و ئەکەونە پەراوێزەوە بۆیە بەڵێ ئێستا باشترین کاتە بۆ ئەوەی دەوڵەت ڕابگەێنرێ و تەنها دروستبوونی دەوڵەت دەتوانێت کورد بگەێنێتە قۆناغێک کە ڕزگاری بکات لە نەهامەتەکان و بەدبەختەکانی ڕابردوو و لەو مەترسیانەش ڕزگاری کاکە ئەگەری ئەوەیە دووبارە بنەوە کاک بوبەکر فەرمووی پێم وایە قۆناغەکە گواستراوەتەوە ئەو مەترسی ئەنفال و جینۆسای دوانەمان لەسەر نەما بەڵێ ئەوە ڕاستە بەڵام بەڕاگەیاندنی دەوڵەت من پێم وایە بە شێوەیەکی نیمچە ڕەها ئێمە لەو مەترسیانە سوورەکەوینەوە ئەو مەترسیانەمان لەسەر نامێنێ سپاس بەڕێز ماوسا بوبەکر ماوساتا زۆر بەگەشتبووینەوە باسی دەوڵەتێک کرد کە دروستبوونی دەوڵەت هەموو ئەو دەستکەوتانە کۆوەکاتەوە و دوجار لەو مەترسیانە بە دوورمانەکاتەوە بەڵام تۆ پێ دوایە سەربارەوەی کە ڕسکی تایە کە مجازفەی ئێستا سێرێکی بارودۆخ بکەیت یعنی دەوڵەت چییە دەوڵەت بریتە لە کیانێکی ناوخۆ احتراف و دانپێدانێکی نەو دەوڵەتی ئێمە لێرە لە هەرێمی کوردستان حکوومەتمان هەیە و وەزارەتەکانیشی خۆیانەگەن و پەرلەمان هەیە بە شێوە ئەگەر بڵین بۆ کاتێک لە کاتەکان بۆی کێشەی سیاسی و لە کارکەوت بێت دوجار هێزی چەکداری هەیە هێزی ناوخۆی هەیە سربەخۆیە تا بڵین پاشان احترافاتی نێو دەوڵەتی ینی تۆ ئەوەتە هەموو جیهان شەڕەکات بە ئاشکرا چەک و تەقەمەنی بۆ هێزی پێشمەرگە و ئەو ئەنێرێت و لەسەر ئاسی باڵای نێودەوڵەتی و ئەو کۆمکاری کە دروست بۆ لێدانی داعش و ئەو شەڕە تاڕاتەیەک بەڕسمی ینی تەعامل لەگەڵ نوێنەرانی کورد ئەگەر تێبینیشی لەسەر بێت لە ئاسی دەرەوە ئەکرێت ئەمە ینی چی ماوەتەوە بۆ دەوڵەت لە چه قۆناغێشیەتی بە بڕای من واقعی هەرێمی کوردستان گەورەترە لە فدراڵی یعنی ئەتوانم بڵێم شتێکی تایبەتە لە نێوان فدراڵی و کۆنفدراڵی لەو نێوە ڕاستەیە مۆدێلێک من بەش بە حاڵی خۆم پاشخانی ڕۆشنبیریەکەم ڕوویەکی قانونیە لە کەم شوێنی دنیا هەستەکەم هەرێمێکی لە هەرێمێک لە چوارچەوەی دەوڵەتێکی فدراڵە مافیەوەی هەبێ سوپای هەبێ و ئەو سوپایە مافیەوەی هەبێ و سەرۆکی ئەو هەرێمە مافیەوەی هەبێ کە سوپای دەوڵەتە ناوەندیەکە فدراڵەکە نەهێڵێ بەبێ ئیزنیە و بچێت هاو هەرێمەوە کەواتێ دۆخی سروشتی ئەمە دۆخی نیمچە دەوڵەتە من لە کتێبی ئاخری ئەو کتێبانی ناسیۆنالیزم ئاسۆکانی مافی چارەنووس و دەوڵەتی باشووری کوردستان ئەم بابەتەمی کردووە کە دۆخی ئێمە دۆخی نیمچە دەوڵەتە
لەبەرەوە پاساویش نییە بۆی کە ئێمە دەوڵەتمان نەبووە بۆیە دۆخمان ئاوایە بۆ ئەو خەڵکانی کوردستانیان بەڕێوە بردووە بۆ خەڵکانی کوردستانیان بەڕێوە بردووە لەبەرەوە ئێمامانتوانی دۆخمان مم جۆرە نەبێ کوردستان دابش نەبێ کە بەرەنجامی شەڕی ناوخۆی ئەمانتوانی شەڕی ناوخۆ نەکەین ئەمانتوانی دۆخەکە بەم جۆرە بەڕێوە نەبین ئەمانتوانی وڵات بکەین بە وڵاتێکی دامەزراوی ئەمانتوانی دەستورمان هەبێت چوارچێوەیەکمان هەبێ هەست و ناسنامەیەکی نیشتیمانی ئەو بەشمان هەبێ بەڵام بەواقعی دەوڵەت بۆ ئێمە گرنگە لە چەند ڕێکەوە گرنگە تۆ سەرڕ ئەوەی ئێستا مامەڵەمان لەگەڵاکەن جارێ لەبەرەوەی لە چوارچێوەی قواری دەوڵەتانە مسۆگەر نییە پەیوەستە بە ئەو هەڵکشان و داکشان و ئەو ڕۆڵەی تۆی بینی وەک کارکتەرێکی نادەوڵەتی لە ناوچەکەیە بۆ نمونە ئەگەر شەڕی داعش نەمێنێ ئەگەر دۆخ ئاسایی بێتەوە ئەگەر سیاسەتێکی ئەمریکی خۆر ئاوای پێویستی بە زیندووکردنەوەی جارێک عێراقی یەکگرتو هەوێ ئەو کاتە تو ئەو مافانێستان ئەو مامەڵە لەگەڵا ناکرێ ئەگەر ئەو مامەڵەشیان لەگەڵا نەکردی زۆر ئاساییە لەبەرەوەی تۆ قوارەیەکی دیارپێنراوی نێودەوڵەتینی ئێمە دەوڵەتمان پێویستە بۆ کۆمەڵشت یەکەمیان بۆی چەمکینەتەوە لە چوارچێوەیە بخەمڵێ چەمکینەتەوە لە چوارچێوەیە بخەمڵێ بۆی ئێمە ناسنامەیەکی هاوبەشمانە بێ بێگومان ئەکرێ ئێمە دەوڵەتێکی شکست خواردوشمانە بێ ئێمە تەنها دەوڵەتمان ناوێ وەک دەوڵەت بەڵکو دەوڵەتێکمانەوێ بە سروشتیش ڕۆلی دەوڵەتی خۆی بینێ و دەوڵەت چارەسەری هەموو کێشەکان بۆ ئێمە ناکە ئێمە چارەسەری یەک کێشەی نەتەوایەتیمانەکە کە ئەمە زۆر گرنگە من بۆ لەگەڵەوەیانم هاوڕایم کە چەند ساڵە ئێمە نووسین لەسەر مەسلەی دەوڵەت کە ئێمە مەسلەی دەوڵەت دوانەخین لەسەرەوەی بارودۆخی کوردستان ناهەموارە بۆ لەبەرەوەی پەیوەندی بە دەرفەتێکی مێژووی دیاریکراوە هەیە هەموو لەحزێک وەڵام من دوایە خەم 10 ساڵتر دەوڵەت دروستەکەم دەرفەتە مێژوویەکەم بەرج نییە لە قازانجی من و تۆ بمێنێتەوە بتوانین بڕیاری دروستکردنی قوارەیەکی لەو جۆرە بین زەرفێکی مێژووی هەیە بەشداریەکی ئێمە هەیە ڕوخانێک لە ناوچەکەی هەیە شکڵگرتنەوەیەک لە ناوچەکەی هەیە بێت تۆ ئەو لەحزە مێژوویە بقۆزیتەوە بە قازانجی تۆ دوو دەوڵەت کێشەی نەتەوایەتیمان لە بەشێک لە کوردستانە بۆ چارەسەرەکە کە کوردستانی باشوور و ئەمە ئەبێ بە قورساییەکی جیۆپۆلیتیکی و بە کوردەواری خۆمان ماڵە باوان بۆ پارچەکانی تریش بۆی جۆرە لە ئومێدێکی استراتیژی زیینوکاتەوە و لە کۆمەلگای نێودەوڵەتی هەندێک جار بتوانێت لە ڕاستیا جۆرە لەسەر هەڵدانی قانونی لە چوارچێوەی قانونی نێودەوڵەتی لەسەر ئاستی پارچەکانی تریشا بکە بەڵام لە چوارچێوەی ئەم دەوڵەت ئەکرێ ئازادی بۆ ئێمە چارەسەر نەکە دیموکراسی بۆ ئێمە چارەسەر نەکە مافی برۆڤ بۆ ئێمە چارەسەر نەکرا بەڵام چوارچێوەیەکی سروشتی ترمان پێ ئەبەخشێ بۆ خەبات بۆم جۆرەشتانە چوارچێوەی دەوڵەت چوارچێوەیەکی سروشتی ترە مێژووی ترە گونجاوترە بۆی خەباتمان لە پێناو دیموکراسیەکی کامڵترا سەرکەوێ حکمێکی دادپەروەرانەتر سەرکەوێ پرۆسەی ئیسلاح سەرکەوێ بە دام و دەستگایەکردنی هێزەکانی پێشمەرگە و ئاسایشی ناخۆ سەرکەوێ ئەو گرنگی چییە ئەوانە کە لە قاڵبی یاسایی و قانونی ئەدرێن ئەو هێزانە دروستەکەن دەوڵەت دوو قۆناغی هەیە قۆناغی یەکەم دیاریکردنی سنوورەکان و دانپیانانی کۆمەلگای نێودەوڵەتی و ڕزگاربوونە لە مەترسیەکان لەسەر بوونی نەتەوەییمان و چارەسەری کێشە نەتەوەییەکە بەڵام بۆی ئێمە سیستمەکی سیستمی ناودەوڵەتەکەمان شایستە بە ئینسانیەتی ئێمە بێ بە مێژووی ئێمە بێ بە خەباتی ئێمە بێ بە ئینسانی ئێمە بێ و دیموکراس بێ و عادلانە بێ و گەندەڵی و مشەخۆری و تندوتیژی نەیخوا ئەوە ئەرکی خەڵکی ئێمەیە ئەوە قۆناغی دووەمی بیناکردنی دەوڵەتە ئەوە خەڵکی ئازادی خواز ئیسلاح خواز دیموکراس خواز عەدالەت خواز لەم کۆمەلگای ئێمەیە قۆناغی دووەمی خەباتەکەمانە کە نابێ بێڵین مەیلی دوکتاتۆریانە و تاگڕەوانە لە چوارچێوەی دەوڵەتە سەر هەڵبات نابێ بێڵین دەوڵەتەکەمان ببێ بە سۆمالێکی تر و بە لیبیایەکی تر و بە عێراقێکی تر و بە یەمەنێکی تر بەڵکو ببێ بە نمونەیەکی جیاوازتر ئەوە ئەرکی ئەو خەڵکانەیە ئەو هێزانەیە وەک سیاسی وەک بزوتنەوەی سیاسی وەک کۆمەلگای مەدەنی وەک منبەری مزگەوت وەک ڕۆشنبیر کە نەهێڵ لە دەوڵەتی ئێمە بێ و دەوڵەتەکەمان بێ بە چوارچێوەیەک بۆ گەیشتن بە مافەکانمان وەک تاکیش لەبەرەوەی خەبات لە پێناو ڕزگاریە بەشەنەتەوەیەکێتی بەس خەبات لە پێناو ئازادیە دوای ئەوە بەرامبەر دەسەڵاتدارەکانی خۆمانە کە ناهێنین ئازادیمان زەوتکەین و خەبات ئەبێ دەسەڵاتەکەمان دەسەڵاتێک بێ لە خەڵکەوە هەڵقوڵا بێ و دوور بێ لە سەرکوت و چەوسانەوەی ئینسانەکان لە چوارچێوەی ئەو سیستمە سیاسیە کە لە چوارچێوەی دەوڵەتە بێت. بەس بەڕز کاگە عەدالەت مەساعەتە باسی لەوە کرد کە ئەنانێتی سیاسی لای حیزبە سیاسەکان بە تایبەتی ئەوانی کە دەسەڵاتیان هەیە و لە خودی ئەوانیش بڕیار بە دەسانی فعلی لە نێواندا واکە کە کورد لە ڕابردووە کۆمەڵێ ئەو فرسەتانە نەیتوانیوە لە جێ خۆیان بەکاری سوودی لێ وەرگێ بە قازانجی خۆی
بەڵام مەترسێکە لێرە ئەوەیە ئایا کە تۆ دەوڵەتت بۆ دروست بوو ینی احترافات و سنوور و هەموو شتەکانت هێز هەمووی هەبوو ئەو کاتە ئەمە زەمان چییە کە ئەو ڕۆحە دیکتاتۆریە جارێکی تر کە ئێمە پرۆڤەیەکمان هەیە پرۆڤێکی حکومڕانیە کە ئەو نزیکەی چارەکە سەدەیە کە پیادە ئەکرێ لێرە کە خەڵکی خۆمان هاوڵاتی لایەنە سیاسەکان خۆیان پێڕازی نین سجای ئەوەی کە خەڵکی کە لە دەرەشیە ئەمە زەمان چیە و گرنگی چیە بۆی کە ئێمە تووشی جۆرێک لە دیکتاتۆری نەبینەوە لە داهاتوە لە سنوورێکی دەوڵەتیە ینی بەڵێ با زۆر سەیری مستەقبەلی دوور نەکەین چونکە ئەوە بابەتێک کە جارە پێشش شتێک کۆمەڵێک کێشەی گەورە لە ڕێە هەیە کە پێویستەکە ئەمانە چارەسەر بکە دوای ئەوە بیر لە قۆناغی دوای دروستکردنی دەوڵەت بکەنەوە سەرەتا دابشکردنی هێز و پارتە سیاسەکان لە کوردستانە لە نێوان ئەوەی چێ دەوڵەتی و چێ دەوڵەتی ناوی ئەمە دابشکردنێکی ئایدۆلۆژی و سیاسیە ینی بە بڕوای من بابەتەکە لەوە گەورەترەکە بچکەوە بۆ زیاتر بۆ استیهلاکی مەحەلیە ململانی نێوان لایەنە سیاسەکانە یەکێکەوێ وای پیشامدا کە نوێنەرایەتی دروستکردن و هەڵگیری پرۆژەی دەوڵەتەوەیەکیشی بەرامبەرەکەی خاوەن پرۆژێکی لەم بابەتەنیە ئەم تەسنیفکردنە ئەم جۆرە لە ڕێزبندکردنی هێزەکان بابەتێکی سیاسی و ئایدیۆلۆژیە زۆر گرنگ نییە ئەوەی کە گرنگە پرسیار ئەوەیە بۆچی ئێمە سەرڕای ئەوەی کە ئێمە باسی کۆمەڵێک مقاوماتمان کرد کە هەمانە لەسەر ئاستی معنی فاکتەری خۆی کۆمەڵی مقاوماتی باشمان هەیە کە ئێمە لێرەوامان وەسف کرد کە بریتە لە زۆرێک لە دەوڵەت یان نیمچە دەوڵەت بەڵام لەگەڵەوەش ناتوانین دەوڵەت دابمەزرێنین یعنی پرۆسی دروستکردنی دەوڵەت بە نسبەت ئێمەوە لە پەیوەندیە بە تەجروبەی ئەم وڵاتانەی کە لەم ناوچەیە هەین بە بڕای من ئەزمونێکە یان پرۆسەیەکە کە پێویستەکە لە ڕوانگەیەکی فراوانترەوە تەماشاکەی بۆ نمونە هوشیاری نەتەوەی لای کۆمەڵگەی کەنداوی چییە؟ ئەتوانین بڵین لە منزیلی سفرایە چونکە ئەسڵەن لە ناو تەنانەت ئەو دەوڵەتە بچووکانش کە لە کەنداوە هەیە لەوێش عەقڵێتی خێڵەکی و ئەمارەت نشینی هەیە پرۆسی هوشیاری نەتەوەی لە ئەزمموی ئەوروپایە ئەتوانین بڵێن پەیوەندی بۆ هەبووە کە دەوڵەتی بۆ دروستی هەمومان نەزانین کە دەوڵەتانی کەندا و کۆمەڵی دەوڵەت لەم ناوچەیە هەمویان لە ڕاستیە نیتاجی سیاسەتی کۆلۆنیالیستیەکە بە درێژایی چەند سەدەی ڕابردوو هەبوو لەم ناوچەیە ینی ئەوە بەریتانیەکان و لەگەڵ یانە فەڕەنسیەکانن کۆمەڵە دەوڵەتی تازە لە سەدەی 20 و لە سەدەی 19 لەم ناوایە دروستەکەن ژینە خۆ مەرجی گەشەکردنی ئاستی فکری کۆمەڵایەتی یان پێگەیشتنی کۆمەڵگاکانی ئەم ناوچەیە لەوەیانە بڵین لەبەرەوەی هاوزەمانی گەشەکردنی فکری ناسیۆنالیستی ئەوە ئەمانیش ئەومە لە ڕێگەی ئەم گەشەکردنەوە توانیویانە دانپیانانێکی دەوڵەتی بخوان بەدەست بێنەوە لە ڕێگەی ئەو بن بە دەوڵەت نەخێر ئێمە دیسانەوە سەرڕای ئەوەی کە لە کوردستانە ئەتوانین بڵێن کۆمەڵێک مقاوماتمان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشان ناتوانین دەوڵەت ڕابگەین لەبەر زیاتر لە هۆکارێک تەنانەت هۆکارەکان زۆر لەوە گەورەتریشین ئایا ئێمە هێزە سیاسەکانمان هێزی قەومین یان هێزی قەومینین هیچ گرنگ نییە هێزی قەومی بن یا هێزی قەومی نەبن ئەوە بابەتێک کە لە ناو مێژووە گەشاکە لە ناو مێژووە بێگومان گۆڕانکاری بەسەرادی ئەوەی کە گرنگە فاکتەرێکی ئێژگار یەکلاکەرەوەیە ئەویش فاکتەری دانانە بە دەوڵەت ئەم بابەتە بۆ هەر میلەتێکی تری دنیا گرنگ نەبێ بۆ ئێمە گرنگە بۆ لەبەر ئەوەی جوگرافیای سیاسی تۆ جیۆپۆلیتیکی تۆ ئەودەمە بەسە دانانی ئیقلیمی یعنی تۆ گرنگترە لە ماوەی ئەم دو سێ ساڵی ڕابردووە کاکە لە ماوەی ئەم سێ ساڵی ڕابردووە هەڵمەتی یان جەولەی دیبلۆماسی زۆر هەبوو لەلایەن قیاداتی کوردیەوە بۆ وەرگرتنی جۆرێک لە سەرنجی وڵاتانی دنیا ناوەندەکانی دنیا بۆی تێبگەن کە ئەگەر ئەم پرۆژەیە کە هەیە کە پرۆژەی بیرکردنەوەیە تەبعاً دوای مەیوزبوون لە تەجروبەی تازەی عێراق کە بریتە لە پرۆژەی جۆرێک لە دروستکردنی قوارەی سیاسی بەر لەم پرۆژێش مەسەلەی ئەنجامدانی ڕاپرسی تا چەند لە ناوەندە نێو دەوڵەتەکانەوە کە سپینی ئەوانن لە ناو ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتووەکانە سپینێ ئەکرێ ببن بە سەنەت بۆ تۆوەدان بۆ قوارەی تۆ بدێن تا چەند ئەوان بەم پێشهاتە ڕازی ئەبن پێم وابێت دنیایەک جەولەی دیبلۆماسی کراوە بەڵام لەو سەرەوە بەدەستی بەتەڵ هاتوونێتە دەرەوە بۆ قیاداتی کوردی تاکو ئێستا نایەنە سەر شاشەی تەلەڤیزیۆن و بەڕای گشتی بڵێن کە هێشتا کۆمەڵگەی نێودەوڵەتی طبعا لە ژێر کاریگەری ئەو پەیوەندی استراتیژی و ئەو بەرژەوەندیە بەڵێ ئەو پەیوەندی استراتیژی و ئەو بەرژەوەندیە حەیەویە ئیقتصادی و
سیاسیانەی کە بە کۆمەڵێک وڵاتی ناوچەکەیان بەستێتەوە ئەوەیە کە کاریگەری لەسەر مەسەلەی هەڵوێستیان هەیە لە سەبارەت بە هەر پرۆژەیەک ئێمە وەکو کورد هەمان بێ لە ناوچەکەی مەسەلەکە ئەوە نییە ئێمە دەوڵەت پێویستە یا پێویست نییە ئەم بابەتە لە دەرەوەی مناقەشەیە ئێستا بە بڕای من پەیوەندی بۆ نییە کە ئێمە دەوڵەتمان ئەوەیە نامەنەیە مەسەلەکە ئەوە ئایا دەوڵەت لە ئێستاە ڕای بگەێنین یان ڕای نەگەێنین بابەتەکە وێ بۆ میلەتێکی وەکو ئێمە دروستکردنی دەوڵەت لە ئێستاە بەبێ مسۆگەرکردنی پێشوەختی دانپیانانی نێودەوڵەتی لە ناوچەیەکی جوگرافی سیاسی ئالۆزی وەکو ئەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆی هەیە بێتە مای سەر لە نوێ سەر هەڵدانەوەی جینۆسایدی تر بەسەر میلەتی ئێمەیە ئەمە بێژگەلەوەی کە جێی مشتومڕەکە ئایا ئێمە ئەمەیان طبعا ناکەین بە پاساو بۆ ڕانەگەیاندنی دەوڵەتیان بیر نەکردنەوە بەڵام قسێکی زۆر شەیە لەسەر ئەدای ئێمە بۆ لە ئاستی ئەوەی کە تا چەند ئەتوانین سبینە پرۆسی بەڕێوەبردننی دەوڵەت پرۆسێکی ئاسایی بڕوا بەڕێوە چکەتەوە تەنانەت بۆ من وڵاتێکی وەکو تورکیا چەند وڵاتێکی کەنداویش ئەگەر ئەتراف بە تۆ بکەن ئاشکرایە کە ئەو فۆرمە لە دەوڵەت بۆ کورد کە لە ڕێگەی ئەو وڵاتانەوە بێ چۆن دەوڵەتێکە بێ بێگومان دەوڵەتێکی عەمیلە بێ دەوڵەتێکە بێ بۆ سەرکوتکردنی پارچەکانی تری کوردستان دەوڵەتێکە بێ کە ناتوانێت استقلالیەتی بڕیاری سیاسیە بێ شکۆمەندی نابێ هەندێک دەوڵەت هەم ناتوانن شکۆمەندی وڵاتانی کەنداو ڕاستە هەریەکیان ئەندامن لەنەوە یەکگرتوەکان و ئاڵایان بەرزکردێتەوە بەڵام هەریەکە لەم وڵاتانە لە ڕاستیە تا ئەم ساتە وەختەش تێتیایەژین کۆمەڵی وڵاتی وابەستن ئەسڵەن کۆمپانیا گەورەکانی جیهان لە بواری تەسلیح لە بواری بازرگانی ئەمانە مەرجیان بەسەر ئاسەپێنن ساڵانە کە چەند جار لێ بکڕن کە چۆن پارێزگاریان لێ بکەن ئێستا هەمومان نەزانین گە ڕۆژئاوانە بێ کەندا و ماوەی زەمی زۆر کەمە ئەکەوێت دەسپاس پێما بێ کاتی بەرنامەکە تەواو بوو ئەگەر کەمتر لە خولەکێک بم بەهریەکێ لە بەڕێسان ئەو ساعتە جنابەت تاچی کوردی هاوڵاتی لەکوێی ئەو بابەتایە لەکوێی ئەوەیە کە چی ئیرادەیەکی هەبێ لەم کاتەیە کە بتوانێت بە فشاری خۆی دوجار وا لە سیاسەکان و کاربەدەسان بکات کە دەستکەوتەکانیان کاتی ئەوە هاتووە وەرگرنەوە بەڵێ ڕێنە لەم کاتی ئێستا فشارەکانی هاوڵاتی کەم بێ هاوڵاتی ئێستا هەر لە قۆناغی دان بە خۆداگرتن و خۆڕاگریایە بەڵام پێم وایە هێدی ئەو بارودۆخەنا لەبارەی کە لە ناو خۆی بە تایبەتی مەسەلەی فەسادی داری و گەندەڵی و ململانەی نامەشروعی حیزبایەتی و ئەو گاڵتە جاڕی کە قیادەی حیزبی کوردی و نخبەی سیاسی کوردی بەیەکیەکە ئێستا من پێم وایە ڕایەک لە ناو خەڵکە بۆ ئەوە ئەچێکە دروست بێ بەڕاستیەکەی ئەوەی کە قیادەی سیاسی حیزبی کوردی و نخبەی سیاسی کوردی ئەو نخبە نەخۆشەی کە لە شەسەکانەوە بە تایبەتی دەستی پێ کردووە ئەو سام و قەدەس بوون و خەباتی ڕوون بەڕاستیەکەی ئێستا بەداخەوە بەردەوام لە سایتەکان و لە تەلەڤیزیۆنەکان و لە هاوڵاتیەکان و هەر لەوانی کە بەرپرسان بەناو جادەکان ئاگەڕێن و هاوڵاتیەکان لەو ڕۆژانە بینیتان کەچی بە هەندێک لە مەسئولینەکان با بڵێن منزیلە و پێگەی مەسئولین بەرەو خوارەوە دێ بە پێچەوانی ئەوە ئاسی هوشیاری و کاردانەوەی جەماوەر بەرەو سەرەوە دەڕوا من پێم وایە لە قۆناغێکا دەگاتە ئەوەی کە ئەگەر ئەم قیادە سیاسیە بەم شێوە بمێنێتەوە ئەم حیزبانە بەم شێوە شکست خواردووی خۆیان بێنەوە بەم شێوەیە گاڵتە بە چارە نووسی خەڵکردن بە تایبەتی لە ناوخۆ من پێم وایە سەرنجام ڕەنگە جەماوەر لە حەدێکە پێیان بڵێ نەخێریتر بۆ ئێوە بەڵام ئەوش دیارە لە یەک لە چرکە ساتە نابێ بۆ نمونە ئەگەر انتخاباتێک بێ ئەمجارە لە کوردستانە ڕەنگە کاریگەری ئەوە ببینین کە بەشێک لە حیزبەکان گەنە قۆناغی دۆڕان ولا ڕابردوش بینیمان هەندێک لەو حیزبانە مەسەلەن پێگەی زۆر فراوان و گەورەیانەوە بەڵام ئێستاوە تا کەوتون تەپەراوێزیەوە بەڕاستیەکەی هەر ئەوەیە وەکو هێز ماون ئەینا نەماون ئەوە یەک خاڵێکە بەڕاستیەکەی کە ئاماژەی پێ بکەمەوەی کە کاک عەدالەت باسێکە ئێمە نەمانوتووە بۆ دروستکردنی دەوڵەت پێویستمان بە ئەوە نییە کە ئێمە پشتگیری نێودەوڵەتی بەدەستنێن من یەک بیریەوە دەخەمەوە لە ساڵی 2003 کە مەجلیسی حکم پێک هاتوو بە دوای ئەوەش کە پیاوە لێ هاتووکانی وەکو کاک بەرهەم ساڵح و کاک وشار زێباری و هەندێک لەوانیان بردە بەغا من ئەو کاتر لە گۆڤە لە یەک وتارم نووسیوە لە هاوڵاتی ئەڵێم کورد بڕای بەوەیە کە ئەوەی کە بەکاری هیچ نایە بۆ خۆمانی جێدەهێڵن و ئەوەی بەکار تێبردویانە بۆ عێراق ئەو پیاوە لێ هاتوانەی کە بردیان بۆ بەغا و پیاوی وەکو وشار زێباری و ئەوانەی کە کاک بەرهەم وانە کە وەکو دیبلۆماسی لێ هات و هەوڵیاندا عێراقیان پێبێنەوە ناو مەحفەلی نێودەوڵەتی کورد لەو کاتەوە دەبوو ئەم پیاوانەی بەکار بێنایە وەکو بزوتنەوەیکی دیبلۆماسی دروست بکردای بەم پیاوە لێ هاتوانە وەتەئیدی نێودەوڵەتی بۆ کورد دروست کردایە ئەمە خاڵێکی کە کوردستان ئێستا خەریکە دەبێت بە هاوبەشی بەرژەوەندی ئابووری نەوت و غاز و چی لە دنیا وە دەیان کۆمپانیای دنیا هاتوۆتە کوردستانەوە من پێم وایە هەروە بە ئاسانی ئەوانە هاتوونەتە کوردستانەوە بە ئاسانیش ئەوانە دەستبەرداری کوردستان نابن و هەمووشمان نزانین کە ئابووری دەوری هەیە لە بڕیاری سیاسی بۆیە لە هەر کاتێکا کە کورد بڕیاری
سربەخۆی دروستکردنی دەوڵەت بدا شان بەشانی وەش هەر لە ئێستا پێویستی بەوەیە کە هەوڵدا تەئید و پشتگیری نێودەوڵەتی بەدەستبێنێ و پێم وایە بەڕاستەکەی ئەو قسەیە من قەت بەڕاستی نازانم ئەوە قسەی هەندێک لە سیاسە فاشیلەکانە 17 دەوڵەت ڕازی نییە پشتگیریمان بکە و 18 دەوڵەت ڕازی نێوانە ئەوە بەڕاستی کۆمەڵە قسەیەکە تەنها بۆ کادری حیزبی و بۆ ئایدۆلۆژیای حیزبی ئەخواینە جەماوەر و خەڵکو لە ڕووی توێژینەوەشەوە بڕوا بۆ قسانە ناکرێ دەوڵەتی کوردی دروست دەبێ و من پێم وایە ئەخیر جارەکەی ئەو دەوڵەتەش لایەنگری زۆری نێودەوڵەتی بۆ دروست دەبێ و تەنها ئەو دەوڵەتەش کورد لە کارەساتەکان ئەپەڕێنێتەوە و تەنها ئەو دەوڵەتەش نەتەوە لە ناو خۆیان دروستەکە و تەنها دروستبوونی ئەو دەوڵەتە و دروستبوونی نەتەوە هەموو ئەم حیزبانەی کە ناتوانن لە ئاسی خواسەکانی نەتەوا بن بەلایەنەوە دەنێن ئەوەش ئەوەی کەوتت دەنگی جەماوەرە بێ بە دەنگی ناڕازی بوون دەنگی جەماوەر لەو کاتا بێ بەو دەنگە ڕاستەقینەی بە بەڵەیەکیان نەخێرێک بە تۆڵێ نەخێر تۆم ناکرێت. ماوساو بەخێر جەنابشت بە کورتی ئەرشی دەسەبژێران چییە؟ ینی تەنها هەر قسەکەر بن ڕۆڵیان چییە بێ بەوەی کە کاریگەری خۆیان بە جددی و بە فعلی بسەپێنن لەم بارودۆخە ناسکە و لەم قۆناغی کە قۆناغیشی ڕاگوزەری گرنگی واقعی هاتۆتە پێش. لانجامە زیاد لە دەستەبژێرێکمانەیە دەستەبژێری حیزبیمانەیە دەستەبژێری فکری و ڕۆشنبیری و ئەکادیمیمان هەیە دینیمان هەیە ئابووریمان هەیە سەربازیمان هەیە بەڵام لانی کەم بە بڕای من لانی کەمی تێگەیشتنی هاوبەش دروستکەن دەربارەی قۆناغەکە بەرکەوتەکانی قۆناغەکە بۆی کێمە ئەوەی پێویستە بۆ قۆستنەوەی دەرفەتەکە لەم قۆناغە بیکەین وەلانی کەم چوارچێوەیەکی هاوبەش دروستکەین بۆی گفتوگۆی تیا بکەین و بەیەکەوە بیری تیا بکەینەوە و چارەسەری هاوبەش دروستکەین بۆی لە ئایندەیە چارەنووسێکی هاوبەش ئایندەیەکی هاوبەش بۆ هەمومان دروستکەین لانی کەمی بێکەوە تێگەیشتن بۆ نوخبە دروست نەبێ بە قازانجی گشتی ناشکێتەوە ئەوەی کە ڕۆدا بەڵام ئەو لانی کەمە لە ڕاستیا پێویستێکی ئەم قۆناغەیە بۆ خەڵکی کوردستان بۆی توانەکانمان بەهادەر نەچێ و هیچی تر خۆمان دووبارە نەکەین. دەست ڕێزەکە عەدالەت جەنابیشت ئەو بارودۆخە سیاسی کە هەیە لە هەرێمی کوردستان چ ڕۆڵێکی سلبی ئەجێڕێ بەوەی کە ئەو فرسەتانە دواخات. بێگومان ئەو فرسەتانەی کە ئێمە باسێکین بە پلە یەکەم لەسەر ئەوە وەستێ یەکەم لە ئاستی ناوخۆی چۆن دەستخلارکرێ لەسەر ئاستی نێودەوڵەتی شۆن تەوزیفەکرێ بە بڕای من یعنی ئێستا تەفسیری سیاسی و استراتیژی ورد و عقلانی ئەوەیە کە کورد لەم ناوچەیە گرە و لەسەر ئەوە بکە کە ڕەنگە لە ئێستاوە بۆ قۆناغی داهاتوو دوو پەرسەندنی گرنگ بەڕێوە بن ئەویش ئەوەیە بەریەکەوتنی نێوان هەندێک دەوڵەتی ئیقلیمی کە ئێمەی کێشەی گەورەمان لەگەڵیان هەیە لەگەڵ کۆمەڵی ناوەندی نێودەوڵەتی بۆ نمونە بەریەکەوتی نێوان تورکیا و ئەوروپا و کێشەی گەورەی نێوان ئەمریکا ئیسرائیل لەگەڵ ئێرانیەکانەوە بەشێک لە وڵاتانی کەندەوە ئەمانە ڕووداوی گرنگن ئەگەر پەرە بسێنن و دەرفەتی ئەوەی تایە کە کورد شانسی بۆ بگەڕێتەوە ئیتر بیر لە هەر پرۆژەیەک بکاتەوە ئەمما حماسەتی نەتەوەی و حیزبی و سیاسی و بڵاوکردنەوەی هەندێک بابەت بۆ ئیستیلاکی مەحەلی ئەمانە سوودمان پێ ناگەێنێ و بڕای منە بێتە مای جۆرێک لە جارێک تر بەرەمێنانەوەی بەریەکەوتن و ململانی نێوان هێزە سیاسیەکانە ئەوەی کە جێی گرەوە ئەوەیە کە وڵاتێکی وەکو تورکیا وڵاتێکی وەکو ئێران هەندێک وڵاتی تر لەم دەوروبەرەیە لە دۆخی بەریەکەوتن و ململانەیە لەگەڵ ناوەندە نێودەوڵەتیەکان لەگەڵ زلیێزە گەورەکانی وەکو ئەمریکایە ئەوروپایە ئەم جۆرە بەریەکەوت ململانە پەرە بسێنن چونکە لەم دۆخەیە کە جارێکی تر وڵاتانی گەورەی وەزلزیە هێزی ژیان ئەشێت جارێک لە چاو بێڕنەوە بە دۆسیەی گەلانی بندەسی ئەم ناوچەیە. زۆر سپاس بۆ بەڕێستان ماندوومان کردن بە هیوای ئەوەی کە گفتوگۆ و بابەتێکی بەسوودمان پێشکەش کرد بێت. بەڕێزان بیسەران و بینەرانی بەڕێزی کەناڵی ئەسمانی پەیام بەم شێواتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان کە تایبەت بوو بە دەستکەوتەکانی گەلی کورد زۆر کەمترن لەو نەهامەتیانی کە بە سەریان داهاتوون تا دەرفەت و بەرنامەیەکی تر بەخۆی گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.